دوبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە سوود دەکەین. زانین سوود چییە؟ ئەوەی کە پێدەوترێ ڕیبا و جۆرەکانی کامانن و ئەو مەترسیانە چین کە بەهۆی ئەمەوە تووشی کۆمەلگا دەبێت یاخود زۆر جار گرنگە کە کۆمەلگا تاریخانی کۆمەلگا ئاگاداری کۆمەڵی وردەکاری بن بۆی نەکەونە ئەم جۆرە تاوانەوە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەنسووری، مامۆستای ئاینی. مامۆستاگیان زۆر بەخێر بێ. مامۆستا گەر پێناسەیەکی ڕیبا بکەین. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای بەخشندە و میهرەبان. سەلامی خوا لە جەنابتان و لە بیسەران و بینەرانی بەڕێز. خۆ بەخێر. دیارە پێناسەی ڕیبا لە شەریعەتی پاکی ئیسلامدا زیاتر پێناسەکانی دابەش ئەبن بۆ جۆرەکانی ڕیبا. بە کورتی ڕیبا زیادەیەکە لە مقابلی پارەیەکدا کەسێک وەری ئەگرێت، یان لە مقابلی مادەیەکی ڕێبەویدا کەسێک وەری ئەگرێت. واتە شتێکمان هەیە مادەکە مادەی ڕێبەویە، بۆ نمونە پارە، بۆ نمونە ئارد، گەنم، خورما، ئەو شتانە مادەکە مادەیەکی ڕێبەویە ئەگەر مامەڵەی ڕێبەوی پێوە بکرێت. کاتێک ئەم مامەڵە ڕێبەوی پێوە کرا بەو شێوازەی کە شەرع دایناوە لە جۆرەکانی ڕیبای ترەوە پێناسەی ڕیبای بەسەردا جێبەجێ بێت کە دیارە ڕیبا بە خۆی موسیبەتێکی گەورەیە. بۆ مامۆستا ئەگەر دراوسەیەک باسی ئاردەکرد گەنمێک بۆ نمونە یایەتی بە دراوسەکەی، بەڵام ئەم کە بۆی ئەباتەوە دوو بەرامبەری بۆ ئەوباتەوە، ینی بەبێ ئەوەی کەسی یەکەم ئاگادار بێت، ئەمە نابێتە ڕیباوانیا بێت هەردوو لە ئاگاداری ئەو بنجا بێتە ڕیبا. طبعاً کاتێک تۆ هەر باسی ئاردیش ناکەین، باسی پاراکەین مەسەڵەن تۆ پارێکە دێ بە کەسێ بە قەرز، هیچ مەرجێکت لەسەری دانەناوە، بەڵام لەو سەرەوە کە دێتەوە خۆی هەدەیەک دەدات تێلەگەڵیدا، ئەوە ڕیبا نییە. نا ئەوە ڕیبا نییە، ئەوە بە باشترین جۆری جێڕانەوەیە. بەڵام بەڕاستی ڕیبا کە بەداخەوە ئەمڕۆ بازاڕەکانی ئێمە پڕ بۆ لە ڕیبا، بەداخەوە کڕین و فرۆشتنەکانی ئێمە پڕ بۆ لە ڕیبا، بەداخەوە بچۆ بازاڕی دۆلارەکە ئەنواعی کەسابەتی تیایانی من جاری وایە چم بە خزمەتن دۆست و خۆشەویستەکەم لە دانیشم لەگەڵانە زۆر کارە ساتە، زۆر ینی شتی وایە کە ڕیبا بەڕاستی تاوانێکە لەو تاوانە گەورانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ئاماژەی پێکردو. یعنی تەسەوور کە خوای پەروەردگار دەربارەی هیچ تاوانێک نەیفەرمووی یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين فإن لم تفعلوا فأذنوا بحرب من الله ورسوله. دەربارەی هیچ تاوانێک خوای تەعالا نەیفەرمووە ئەو کەسەی کە ڕیباکە وەکو ئەوایە جەنگی بەرپا کرد بێ بەرامبەر خوا، یعنی ئەو کەسەی کە ڕیبا مامەڵەی ڕیبەوی ئەکات، چونکە ڕیبا کۆمەلگا تێکەدات، ڕیبا چینایەتی دروست دەکات، ڕیبا خەڵک وێرانەکە، داهاتی خەڵکی وێرانەکە. بۆیە خوای پەروەردگار جەل جەلاله هیچ تاوانێکی بەوە حسێب نەکردووە فأذنوا بحرب من الله ورسوله، کە حربە لەگەڵ خوا و پێغەمبەرە. یعنی ڕۆژێک کابرایە کات بۆ خزمەتی ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، توێڵا من تەلاقم خواردووە، پیاوێکم بینیوە سەرخۆش بووە، عارەقی خواردوێتەوە، زۆر حاڵەتی دەرونی تێکچوو و شتی سەیر و سەمەرەم لێ بینیوە. منیش وتومە سێ بەسێ تەلاقم کەوتبێ، هیچ شتێک بە قوڕگی ئینسانە ناچێتە خوارەوە لە عەرەق پیستر و خراپتر بێ لای خۆ. ئایا تەلاقم کەوتویان تەلاقم نەکەوتووە؟ ئیمامی مالیک وتی تەلاقت کەوتووە، وتی تەلاقت کەوتووە چونکە لەمەی خراپتر ڕیبایە، چونکە دەربارەی مەی خواردنەوە خوای تەعالا فأذنوا بحرب من الله ورسوله نەوتووە. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە فەرمودەیە جابری کوڕی عەبدوڵڵا بمانە گێڕێتەوە لە صحیح ئیمامی موسلیمدایە، فەرمێیە لعن رسول الله صلى الله عليه وسلم آكل الربا وموكله وكاتبه وشاهديه وقال هم سواء. فرموي جابري كوري عبد الله فرموي بيغمبري خاص صلى الله عليه وسلم لعنتي كردوه لك لا آكل الربا أو كسي باري الربا أخوات أو كسي كي بوكيل الرئيس الرباد بوكات أو كسي أي نوسيت لكومبانيايك خريكي نوسيني الرباية ئیشەکە ئیشی ڕیبایە لە بانقێکە بانقێکی ڕیبەویە کە مسلمانە بێ زۆر ئاگادار بێ و شاهیدەی ئەو کەسەی کابێتە شایەتی ئەو دوو مامەڵە ڕیبەویە فەرمووی ئەمانە ئەم پێنج تاقمە هم فيه سەوا لەو لەعنەتە جا لەعنەتی پێغەمبەری خوا ینی دوور بکەوێتەوە لە ڕەحمی خوا. بۆیە هەر لە ڕووی
داراییشەوە مەسەن ئەو ئینسانە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ما أحد أكثر من الربا إلا كان عاقبة أمره إلى قلة يعني هیچ کەسێک نییە مامەڵەی ڕیبەیی بکە ئیلا لە کۆتای ئیفلاسەکە ئەو پێغەمبەر فەرمێ ئەنێ حەدیثە قسەی من نییە هیچ کەسێک نییە خەریکی کاری ڕیبەیی بێ إلا كان عاقبة أمره إلى قلة إلا لە کۆتاییدا تووشی ئیفلاسی ئەبێت بۆیە بەڕاستی زۆر خەتەرە لە فەرمودیترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی اجتنبوا السبع الموبقات ئێوە خۆتان لە 5 تاوانە لە ناوبەرەکە بپارێزن یەکەمیان فەرمووی ڕیبایە پاشان پێغەمبەری نازەر صلی الله عليه وآله وسلم لە فەرمودەیەکدا فەرمووی ما ظهر في قوم الربا والزنا إلا أحلوا بأنفسهم عقاب الله لە هەر قەومێکدا زینا و ڕیبا بڵاو بێتەوە ئیلا ئەو خەڵکە سزای خوا لەسەر خۆیان واجب بکەن لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە ئیش و کار قورس بووە لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە مەساریب زۆر بۆ ئینسانی مسلمان ئینسانی باوەڕدارە بێ بزانێت چۆن کەسابەتەکان یعنی بەڕاستی ئەمڕۆ ئەوەندەی خەڵک بەدوای ئەوداڵی پڕکردنی گیرفانێتی ئەوداڵی بەدوای حەڵاڵدا نێبیداتە ماڵ و مناڵەکەی بۆیە پێغەمبەری خوا فەرمووی لە صحیح ئیمامی بوخاریدا تۆ فەرمووی يأتي على الناس زمان لا يبالي المرء ما أخذ منه أمن الحلال أم من الحرام ڕۆژێک دێ بەسەر قەومەکەمدا خەڵکی هەر ئەوەی گیرفانی پڕکە بیر لەوە ناکاتەوە لە حەڵاڵ پڕێکیان لە حرام لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە ڕیبان تێکەڵی بازاڕەکانمان بووە تێکەڵی کڕین و فرۆشتنمان بووە ئینسانی بڕوادار مادەم باوەڕی بەخۆ بە پێغەمبەری خوا هەبێ ئەبێ بەڕاستی زۆر بە وریای و مامەڵە بکات بۆ ئەوەی نەبادا ڕیبا بکەوێتە ماڵێەوە نەبادا ڕیبا تێکەڵی پارە حەڵاڵەکەشی بێ کاکە ڕیبا وەکو ئاگرێک وایە بەری دەیتە کایەک پوشێک ئەم ئاگرا کاتێک بەری دەیتە پوشێت تا ڕۆژک پێکەوە سووتێنێت ئەمڕۆ خەڵکێکەڵێ من ڕۆژانە ئەوەندە پێیاکەم سەرمانگ بەشم ناکات معقول نیشتیوە کاکە ینی معقول نیە ئینسانێک ئەگەر پارەکەی حەڵاڵ بێ 2 ملیۆن دینار بەشی نەکات معقول نیشتیوە بۆیە ئینسانی مسلمانە بێ زۆر وریا بێ کە تووشی ڕیبا نەبێ بە هەموو جۆرەکانی ڕیباوە چونکە خەتەرە بەڕاستی مامۆستا بۆ هەموو مەترسێکە ڕیبا هەیەی و هەمووشمان خەریکی مامەڵەکردین لە ژیانی خۆمانە کەسێک بژی ناتوانێت مامەڵە نەکە ئێمە چۆن ڕیبا بناسینەوە یاخود ڕیبا بەس ئەوەیە من پارەیەک بم بە تۆ لە مقابلە کە قەرزەکە بۆ هێنام و پارێکی زیاترم بۆ بینیتەوانێت یا زۆر جار ئێستا خەریکە بۆی حەڵاڵیەکە نەها بە شاز لە شوازەکانە زۆرێ بانک و شوێنەکانە طبعا ڕیبا بە تەفاسیلەکەی 3 جۆرە هیچ ڕیبایەک لەم 3 جۆرە دەرناچێت یعنی ئەوانەش کە لە بازار ڕاهەیە ئەنواع و ئەشکال ڕێگەیان هەیە لەژێر ئەم 3 جۆرەیان ڕیبایەکمان هەیە پێوترێ ڕیبای جاهیلی ڕیبای جاهیلی بە زیادەیش ڕیبای زیادەش نووسراوە لە کتێبەکانە ئەم ڕیبای جاهیلیە چییە؟ ئەم ڕیبای جاهیلیە ئەوەیە من $1000 ئەدەم بە جەنابەت بە قەرز $1000 بەڵام یەکێک لەم دوو مەرجەی لەگەڵایە یان هەردووکیان لەگەڵای دانیشێنی لەگەڵایە ئەڵێم کە هێناتەوە ئەبێ $1100 بۆ بێنیتەوە یان ئەڵێم کاکە ئەگەر لە کاتی خۆیدا هێناتەوە $1000 بۆ منە بۆ 5 مانگ بە تۆم داوە ئەگەر لە 5 مانگەکەدا هێناتەوە هەر $1000 کەمێ بەڵام بگاتە 6 مانگ $100 زیادەت لێسەنم مەرجم هەیە لە ئەوڵە ئەم دوو قسە یەکێکیان یان هەردووکیانی تا بێوە ڕیبای ئەمڕۆ بانقێکاڵە کاکە من بۆ کەسابەت $7,000 تەدەمێ بەڵام لەو سەرەوە $7,000 نووسێ بەڵام کە ئەداتێ 6,500 دەداتێ یان $6,000 تەداتێ ئەڵێ ئەوە زیادەکەیە طبعا ئەوە زیادەکەیە کە لە عەقدەکەی نووسێ بەڵام ئەوەندەت ناداتێ ئەمڕۆ لە حکوومەتی عێراقی بەتایبەتی لە حکوومەتی عێراقی بەتایبەتی و کەسانی کە لە سلکی عسکەریان لە سلکی حکومیان قەرزێکیان نەداتێ حکوومەتی عێراقی قەرزێکیان نەداتێ بۆ نمونە 30 ملیۆنیان نەداتێ 35 لێ وەرەگرێتەوە لە معاش ئەمە ڕیبایە کاکە ئەم ڕیبای جاهیلیە ڕیبای جاهیلی کە لە پێش هاتنی پێغەمبەردا بووە ئەمڕۆ زۆرترین ڕیبای لە ئێمە کاکە ینی خەڵک ڕاوەتە بۆ سەردەم ئەمە جۆرێکیانە کە زیادە پێشی بچینە سەر جۆرێکی دیکەیان ئەم جۆرەی کە باست کرد زۆرجار لە پارەوەرگرتنی بۆ نمونە لە هی حکوومەتی خۆشمانە نییە بۆ نمونە پارەی کارەبا کە ڕێک وەکو خۆیەتی لە پارەکەم بەڵام ئەگەر بوون لە ساڵێک تاخیری کرد پارەیە چێتە سەر ئەمە ناچێتە قاڵبی ئەمە قەرز نییە
ئەمە قەرز نییە، ئەمە جەریمەی تاخیرکردنەکەی لای حکوومەت. غرامەی تاخیری ئەمە غرامەی تاخیریە. غرامەی تاخیری ناچێتە بابەتی سووە. ئەمە بابەتێکە حکوومەت ئەگەر ڕیبایش بێ گوناح بێ بۆ من و تۆ گوناح نییە، بۆ من تۆ گوناح نییە، بۆ من و تۆ تاوان نییە، بۆ ئەوان تاوانە. بەڵێ ئەگەر ئەم پارەش کۆکرێتەوە لە داهاتی گشتی و دوای ئەدرێت بە موچە، ئەمە ژەر حرام نیە، چونکە من کەسا من کرێکاری بۆ جەناب دەکەم، کرێکاری بۆ جەناب دەکەم، ئێوارە تۆ پارەیەک ئەدەی بە من ئیشی من نییە ئەم پارەیە لەکوێ ناوتە وەنیە بە حەڵاڵ پێیاد کردو بە حرام پێیاد کردو ئیشی من نییە، من گرنگەوەی ئیشێکم بۆ جەنابت کردو تۆ لە کۆتاییدا حەقی کرێکاریەکەم بیتێ. بۆیە هەندێ مامەڵەکە حکوومەت ئەیکا خۆ تاوانەکەی بۆ من و تۆ نییە، بەڵام ئەو بابەتێکی تراکە هەندێک جار حکوومەت هەندێ بڕیار دەرنەکە خەڵکیش تۆ سێرم حکوومەتەم ئەگە گەندەڵ و دز و جەردەیە وەنیە حکوومەتێکی باشیش بێت هەندێک جار هەندێک غەرامات داننا خەڵکی ئیلتیزام ناکات، ئەو خەڵکی ئیلتیزام ناکات بە جێبەجێکردنی ئەو بڕیارانە. پاشان ئەمە جۆرێک لە ڕیبا ڕیبای زیادەیە، ڕیبای جاهیلێتیشی پێوترێت. جۆرێکی تر لە ڕیبا پێوترێ ڕیبای فەضڵ. ئەم ڕیبایە دوو جنسی ڕیبەیومان هەیە، مەسەلەن ئارد، خورما، ئەو شتانێک کە لەو جۆرە خواردنانن. ئەم دوو جنسە یەکێکیان ئەدرێ بەوی تریان بەڵام بە زیادەوە یەکسەر وەری ئەگرێت. نمونەیەکت بۆ بێنمەوە، جەنابێت باخێکی خورماتەیە، خورماکەی تۆ خورمایەکی بەڕەنی و جوانە، خورمای بەڕەنی خورمایەکی جوانە، ئەوە منش خورمایەکە مەسەلەن خورمایەکی خراپە، من حەزم بەو خورمایی تۆیە، دێم 5 کیلۆ خورما لەم خورما خراپەی من ئەم نمونەی خورما بێنن بەسەر ئارد و بەسەر گەنم و بەسەر شتی تریشە، 5 کیلۆ خورمای خراپی خۆم ئەدەم بە جەنابەت تۆ 2 کیلۆ خورما لەو خورما چاکەتم بەرێ، یەکسەر وەریەگرین لە یەکتری، قەبزەکەمانەیە یەکسەر، بەڵام زیادەی لەگەڵایە. بینال ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژادە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خورمایەکی زۆر جوانی بۆ پێغەمبەری خوایانە. پێغەمبەری خوا فەرمووی بیلال ئەم خورما جوانە لەکوێ بوو؟ وەڵای پێغەمبەری خوا بەخوا خورمایەکی زۆر خراپمان هەبوو، چوون ئەو خورما خراپە 2 چنگ بوو، خورما خراپەکەم 2 چنگی گەورە بوو، ساعین بوو، دام بە چنگێ لەم خورمایە بۆ تۆ مێنە تم با پێغەمبەری خوا فەرمووی ئەی بیلال ئەوە ڕیبایە، عین و ڕیبا عین و ڕیبا، فەرمووی ئەمە ڕیبایە، بڕۆ خورماکەی خۆت بفرۆشە بیکە پارە، خورماکەی تریش بۆ پارە بکڕە. فەرمووی ئەمە حالەکەیەتی. بۆیە ئەم ڕیبای فەضڵە کە ئەمڕۆ بەڕاستی یعنی ئەمە نمونەی خورمان بۆ هێناویتەوە. مەسەلەن ئارد، کابرا 20 کیلۆ ئاردی سفری ئەوێ بۆ ماڵەوە، ئەچێ ئاردێکی وەرگردووە لە بایە 30 کیلۆیە، یان 25 کیلۆ فەردەیەکە ئەیدا بە 20 کیلۆ. ئێمە لە بە دەرگاشە زۆرەکرێت. ئێمە ڕیبایە کاکە، ژنانەیەکەن کاکە ئەمە ژن بیکەوە پیاو بیکە و نێرەموو بیکە هەر ڕیبایە، هەر کەسێک بیکار ڕیبایە، ئەمە گوناحە بەڕاستی. یعنی تۆ بێی 10 کیلۆ ئارد بدەی بە 15 کیلۆ بیگۆڕیتەوە، ئەمە ڕیبایە کاکە. بۆ هەنێ ئەمە زەرەری خەڵکی تایە. ئەمە تۆ مەڵێ مەسەلەن یەکێک بڵێ جا مامۆستا ئەمە 10 کیلۆ ئارد نا، ئەمە شتێکی بچوو کە شەرع ڕێگەی لێ بۆ شتی تر نەڕوا بەڕاستی. کاکە وڵاتی خۆمان ئەزانی چەندێک قەرزداری ڕیبای ئێستا؟ ئەزانی چەندێ پارە بە ڕیبا قەرز کرا و نەدراوەتەوە تا ئێستا؟ ڕیبا کارەساتێکی زۆر گەورەیە. بۆیە ئەگەر تەماشاکەیت لە شەریعەتی ئیسلامدا زۆر گرنگی بە بابەتی ماڵ و سەرۆت و سامان و ڕیبا دراوە، زۆر بۆی کە تێنەکە چونکە بەنی ئیسرائیل گەورەترین تاوانیان ڕیبا بووە، گەورەترین تاوانی بەنی ئیسرائیل کە تیانە زۆر بەربڵاو بووە مەسەلەی ڕیبا بوو. ئەمە جۆرێکی تیران بوو لە جۆرەکانی ڕیبا کەشتی زۆر لە ژێریا کۆبێت. جۆری سێم و کۆتایی لە جۆرەکانی ڕیبا ئەوەیە لەگەڵ ئەمی دووەمیانە تۆزێت تێکەڵاگەر ئین بێت. دوو مادەمانەیە هەر ڕیبەویە، هەر نمونەی ئاردەکە بێنینەوە. من 10 کیلۆ ئارد دەدەم بە جەنابەت، جەنابیشت 10 کیلۆ ئارد دەدەی بە من، یعنی ئەمە زیادی لەگەڵانی ئاگادار بە. بەڵام چی لەگەڵایە؟ من ئەم 10 کیلۆ ئاردەکە ئادەم بە تۆ دوای 2 مانگ 10 کیلۆ ئاردەکەی تر مەدەیتیە.
یعنی وەرگردنی تاخیرە بێت ڕوونە کاتەکەی ئەوەی جۆری دووەم ئەوەیە کە یەکسەر ئەیدا ئەمەدا بۆم 10 کیلۆدادی و 15 کیلۆداتی یەکسەر بەڵام ئەمی تریان عیلەتەکە لە تاخیر بوونەکەیە ئەڵەم 10 کیلۆم بەرێ من مانگێتە 10 کیلۆ ئاردی ترە بۆێنمەوە ئەمە قەبزیتیانی وەرگرت ئەمە شەر جۆرێکە لە جۆرەکانی ڕیبا بۆیە ئەم سێ جۆرەی ڕیبا کە دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە فەرمایشتەکانە زۆر بەڕوونی بۆ ئێمە مسلمانی بەیان کردو کە ئاگامان لێبێت کە وریابین کارێک نەکەین کە ڕیبات یەکەڵی ماڵ و سەرۆت و سامانمان بێت چونکە بەڕاستی گوناه و تاوانێکی گەورەیە. زۆر باشە مامۆستا ئەو شتێک کە باو لە نێو کۆمەڵگەی ئێمەدا لە کڕینی خانوویەکە یاخود لە کڕینی ئۆتۆمبیلێکە بۆ منە ئۆتۆمبیلێک بە 120 وەرەقە ئەیکڕیت بەڵام کە ئەڵێ بە قیز ئەدەمێ بە 150 مەسەلەن چەند ئەوەی ئەچێتە سەر ئەمە چێتە چ قاڵبێکەوە ئایا ڕێگە پێدراوە مسلمانان ئەم جۆرە مامەڵەی ئەنجام بدەن؟ طبعا ئەو مامەڵەی تۆزێ وردیکەینەوە باشترە ئەو مامەڵەی هەر کاتێ لە بینی دوو کەسا بوو حەڵاڵە هەر کاتێ لە بینی سێ کەسا بوو حرامە چۆن من ئەمەوێ سیارەیەک بکڕم ئەم سیارە بە قیستە قیست جمهوری زانایان ڕڵە جایزە ئەم سیارە بە حازر لە معرس ئەڵەن کاکە ئەم سیارە بایی $1 دەفتەر بە حازر بەڵام هەر هەمان سیارەمان هەیە ئەم سیارە بە قیست بایی 120 گەڵایە ڕوونە یعنی تۆ مخەیەری کامیانە بیت من و تۆین بایع و مشتری کڕیار و فرۆشیارە کاتێک کە من لە تۆی ئەکڕم بە 120 گەڵا لێت ئەکڕم بە قیست هەموو مانگی ئەوەندەم بیتە تۆ مەرج لەسەر من دانانەی بڵێ ئەگەر تاخیری کەی زیادت لێسەنم ئەگەر مەرجی تاخیربوونی داناوتی کاکە بۆ نمونە لە ماوەی 3 ساڵە تۆ بێم خەرجە بیتەوە ئەگەر لە 3 ساڵەکە تێپەڕی زیادت لێسەنمەوە حرامە بەڵام ئەگەر ئەمڕۆ تەمەسەلاجە هەیە بە قیستە فرۆشرێ هەموو شتی بە قیستە ئەفرۆشرێ لە بازاڕەکانی ئێمە بەتایبەتی شتی ماڵ ئەوە هیچ کێشەیەکی نێجائیزە بەمەرجێ من و تۆ بین ئەمە بۆیە ڕوونم کردو چونکە هەندێک جار بەس چیە لە کەسی سێمیانی ئێستا ئەرتەکەم تەڕەفی سێم ئەمە دوو تەڕەفە بێ هیچ کێشەی نییە ئەمە بەیع بە تەقسیتە و جمهوری زانایانە فەرمووی جایزە تەڕەفی سێم چۆنە من حەزم بە سیارەیەکە جەنابەت معرەستەیە حرەزی سیارەتە ئەم نمونانە بۆ یانمە بۆی زۆر باش لە مۆزوعەکە حاڵی بین من کە حەزم لەو سیارەیە پارەی ئەو سیارەم نییە کە لە تۆی بکڕم تۆیش ئەو سیقەت بە من نییە کە بیدەی بە من ئەم خوشکە بە ڕێزەمان پارەی هەیە جا ئەم خوشکە بە ڕێزە بانقی هەبێت بانق بێ مەسەلەن شخصی خۆی بێ مەسەلەن دێ ئەڵێ کاکە من دێم ئەم سیارەت بۆ کڕم بە دەفتەرێ بەڵام من دەفتەرێک و 20 گەڵا لە تۆ سەنم ڕوون ئەو تەڕەفی سێمە هەر کاتێک تەڕەفی سێمی تێکەوت مادام بۆ منی ئەکڕێ لە تۆ ئەوە ڕیبایە بەڵام ئەگەر ئەو خوشکە بە ڕێزەمان بێت ئەم سیارە بۆ خۆی بکڕێت دوایی بیفرۆشێتەوە من تۆ لە تەڕەف بچیتە دەرەوە ئەوە کێشەیەکی نییە بەڵام ئەگەر بۆ منی بکڕێ ینی کە لە تۆی کڕیتر واجبە من هەڵیگرمەوە ئەمە دروست نییە ئەمڕۆ لە بازاڕەکانی ئێمەدا ئەم هەموو خەڵکە ئیفلاسەکات ئەخر ڕۆژانە خەڵکی ئیفلاسەکات مامۆستا هەمووی هۆکاری ئەوە تەرەفی سێمیان بەشێک لە کۆمپانیەکان بانقی داناوە ئەڵێ لە بانقەکە ئەو پارەیە بێنە و ئەو مامەڵەیە بکەنی ئەمە بێتە تەرەفی سێم شەخص نییە بۆ نمونە ئەگەر بانقەکە بانقی معرەزەکە بێت هیچ کێشەیەکی نییە بەڵام چۆن بانقی معرەزەکە یعنی مەسەلەن ئەم معرەزە ئەم پێشەنگەی سیارە بۆ خۆی مامەڵەی پارەی عادەتەن ئەچێتە بانقێکەوە ئەڵێ بچۆ لەو بانکە مامەڵە بکە پارە و ڕسومات و ئۆشتە لێوە بدە ینی خۆی وەری ناگرێ ئەگەر هی ئەو بێت تەڕەفی سێم نەبێ واتار تەڕەفی دووەمە هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەگەر تەڕەفی سێم بوو ئەمڕۆ بەداخەوە هەندێک لە بانقەکان لەم شاری سلەیمانیە من ئاگادارم کە دێن سیارێک بۆ ئەوکڕن شتێک بۆ ئەوکڕن زیادا خەنە سەری بووی ئەمە مادام تەڕەفی سێمی تێکەوتو ئینسانی مسلمان خۆی لێ پارێزێ باش مامۆستا شتێکتر لەو مامەڵەی بانقانە جاری وا هەیە گەنجێکە ئەوێ ئیشێ بکات دوکانە بکات پێویستی بە قەرزێکە لە کەسوکار و خزم و کەسوکاری خۆی دەستی ناکەوێت ئەم قەرزە لە بانق ئەکا
دوای ئەبێ بە زیادەوە ئەم قەرزە بداتەوە ببان ئایا ئەم حاڵەتی ناچاری ئەم کەسە ئەبێتە عوزر بۆ ئەوەی کە ئەم ڕیبای بۆ حەڵال بکە. والله طبعا ئەمڕۆ بالفعل هەندێک بانقەیە هەندێک خەڵک بۆ کەسابەت پارادەنە شخصێک بۆ ئیش و کار بۆ مەشروعێک دوای زیاداخانە سەری ئەمە یەقینن یەقینن مادام ئەم پارەیە کە ئەیدا بە قەرز و زیادەیەک ئەخاتە سەری ئەوە ڕیبایە. كل قرض جر منفعة فهو الربا. هر قرزێک سوودێک ڕاکێشەوە ڕیبایە ئەوە یەقینن. بۆیە بانق بێ شخص بێ ڕیبایە. ضرورياتەکە کەوتۆ دەسەر جۆری ئینسانەکە. من پێشم وایە تەسەوڕم لە کوردستانی خۆمانە ضرورياتێکی وانە بێ کە ئینسان دەست بەرێ بۆ ڕیبە. لەوەچێ لە ئەوروپا هەندێ حاڵەتی تایبەت هەبێ فتوای بۆ درابێت لە ئەوروپا چونکە ئەوروپا حاڵەتێکی تایبەت ینی ئینسانێکە لە ئەوروپایە خزمێکی دەست ناکەی و قەرزی دێ بکە کەسێکی دەست ناکە هاوکاری بکە مەسەلەن لە شارێکە هەمووی ڕیبەویە وەنیە ئەو حاڵەتێکی تایبەتترە. بەڵام لە وڵاتی خۆماندا کەسێک جاری وایە هەر ئەوێ سیارەکەی بگۆڕە کاک ئێوە خانوەکەی بگۆڕە وەنیە ینی بۆ شتێکی زۆر تافی جاری وایە قەرزەکە. بۆیە من لەگەڵ ئەوەدا ئینسانی موسڵمان بە هیچ جۆرێ پەنا نەبا بۆ ئەو جۆرانە بە هیچ جۆرێ پەنا نەبا بۆ ئەو جۆرە مامەڵانە پارەیەک بە قەرز بێنێ دوای زیادە بداتەوە ناحە بەڕاست. زۆر باشە زۆر سپاس دەکەی مامۆستا شاخەوانسیا مەسووری مامۆستایانی یەخوا بەخێر بێ وای گەورە پاداشت باتەوە. سپاستان دەکەم. سەکان خوشمەوە سەر بەڕێز عەزەتمانای زۆر سپاس.